ئەم کاتتان باش بەڕێزان لە بەرنامەی ئەم جارەی دووتوێە کە ئەڵلقەی دووەمی چاوپێکەوتنە لەگەڵ بەڕێز و خۆشەویست مامۆستا شێرزاد حەسەن لەسەر کۆمەڵێک تەوەری پارت وە جیاجیا و هەروەها لە هەمان کاتیشا پەیوەست بێکەوە قساکەی ئەدەبی مامۆستا شێرزاد حەسەن و هەروەها نووسین و هەروەها بوارەکانی کارکردنی و کۆڕۆشنبیرێک کۆمەڵێ بوار و کایی جیاوازن و کۆمەڵێک کایشن کە لە هەمان کاتا پەیوەندیان بێکەوە هێوەکو کایەکانی خێزان قوتابخانە کۆمەلگا وەروەها ئەدەب سیاست و هەرێکێکی تر لەو کایانە لەم بەرنمەیە وەکو چۆن لە بەرنمەکانی پێشوە لەسەر کۆمەڵێک بابەتی یا کۆمەڵێک هێڵی گشتی ئەدەبی ئەو وەروەها ئەو هێڵە نەبیدراوی کە لە نێوان ئەدەبی ئەو واقعی ژیانی ئێمە هەیە کۆمەڵ هەڵوێستەمان کرد لەم بەرنمەیە لەسەر کۆمەڵ ڕەهەندی تری جیای ئەدەب و هەروەها جیهان بینی و نووسینی مامۆستا شێرزاد دەوەستی مامۆستا دووبارە بەخێر بیتون ئێمە لە بەرنامی پێشوا لەسەر شکاندنی حەسار یا ڕووخانی حەسارەکان قسەمان کرد باسی ئەومان کرد کە چیرۆکی یا نۆڤڵەتی حەساری تۆ لە 4 ساڵێک پێش ڕاپەڕی نووسراوە تەنە بۆ ئیشتیابەوەی کە ئەم کۆمەلگا قایمە ئەم کۆمەلگای کە حەسارێکی گەورەی بە چواردەورە دراوە هیچ کەسێک ناتوانێت لی دێت هیچ کەسێکیش ناتوانێت بێتنایەوە سەرنجام ڕوخێ بەڵامووی کە تۆ پێشبینی کردبەوەیە کە دوای ڕووخانی حەسارەکە دانیشتوانی ناو حەسارەکە کە هێمایەکە بۆ کۆمەلگەی کوردی بە ئەندازێک و تا ئەندازێکی تریژە توانین بڵین هێمایە بۆ کۆمەلگەی عێراقی وە لەسەر ئاستە یونیڤەرساڵەکە توانین بڵین هێمایە بۆ هەموو کۆمەلگەیەکی تر کە حەسارەکان هەناسیان لێ بڕیوە ئەنی ئەوەی کە من لێرە ئەمە بیکەمەوە پرسیارەوەی کە سەرنجام و پێشبینی تۆ بەوەی کە ئەم مرۆڤانەی کاتێک کە حەسارەکان ڕوخێنن ناتوانن بەبێ باوک بژین و سەر لە نوێ خەریکی ئامادەکردنەوەی باوکە بن لەسەر ئەم ڕەهەندە حەزەکەمە دەقسە بکەیت بە قەناعەتی من گەرچی ئەو لەباری گەڕانەوە بە مێژوکی کۆن ئەگەر قسە بکەین لەسەر ئۆدیبی پاشا سۆفۆکلیس نووسیەتی دەکرێت یۆنان هەڵبەتە هەرێمی یەکەم و بەڵمەندی یەکەمی ئەفسانە و داستانی کۆن و وەروە بڕواناکەم یۆنان دابڕابێت لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاوە من زۆر حەکایەتی کۆنین کەنەنکەم ژێڕاویەتی دوایتر لە ئەدەبی ڕۆژئاوایی خوێندومەتەوە لە ئەفسانەی قەرغیزی یا یۆنانی یا فەرەنسی بۆیە من واز دەکەم دەما و دەم ڕۆیشتو بێ ئەمانە بۆیە گە بگەڕێنەوە سەر ئۆدیبی پاشا ئەتۆ کە ئۆدیب چیرۆکە زۆر بە ئاسانی کابراایەک پاشایە بەڵام فالچێک پێڵێ دەستگرەوەیەک پێڵێ ئەڵێ کوڕەکەت گەورە دەبێت تۆ کوژێ و دایک خۆشی خوازێ کابرا دەیدا بە شوانێک ئەو لە دڵی نایەبی کوژێ بەڵام دەیدا بە شوانێکی تر لە سنووری هەرێمێک و وڵاتێکی بکە بەڵام ئەو کوڕە گەورە دەبێ لە کاتی ڕاوچیاتی پاشا و کوڕەکەی کە گەورەیە ئێستا کوڕەکەی یەکتری ئەبیننەوە بۆیە ئۆدیبی پاشا ئەکوژێ لەلایەن کوڕەکەی کە نازانێت کوڕێتی ئەگەر بیری دوێت جاران چیرۆشەکە بوو کە پاشایە گەمرێ پاشایەک کە بێتە سەر عەرش بازیان هەڵدەدا یا مەتەڵێکیان هەڵێن لێ مەتەڵێک هەیە مەتەڵەکە هەڵدێنێ ئەو کوڕابێ بە پاشا و دایکی خۆی دەخوازێ کە دایکی خۆی دەخوازێ مناڵی لێبێ لەعنەتێک بڵاوە بێتەوە فکرەی ئەمە لە یۆنانەوە تا ئێستا کەواتە مشکلەی ئەوەیە کە تۆ باوکت دەکوژی بەر لەعنەت دەکەوی نەگریسی من ئەجێڕماسی ئۆدیبمان کردێت ئەگەر استیعارەیەکت لە حەسار و سەکانی باوکە بە ئەندازێکی زۆر ئیسیعارەت یا خوازت لە چیرۆکی ئۆدی بۆرگرتووە بێگومان هەر نووسەرێک لەم دنیاە لە سەدەی 20 کەم نووسەر هەیە ئەفسانەی خۆی نەبووێ یا ئیسفادەی لە ئەفسانەیەکی تر نەکردبێ بەسە یولیسیس یا پێ دەڵێن ئەولەسیس بەڵام یولیسیس جێمس جۆیس هەر دەبێت چی بێت جگەل لە قەرزکردن لە ئەفسانەکانی یۆنان لە ئۆدیسە و لە غەیری ئەوە کەڵچی بینیوە بۆیە کەم نووسەرەیە لە دنیای تازەدا ئەگەر بگەڕێنە سەر باو کوشتن دۆستۆڤسکیش لە برایانی کەرامازۆف باسیەکە خۆزێتریانای کوبی لە شەوی بکوژان دیسانەوە باو کوژیە و هەروواگەر بێت و بینە لای کۆمەڵێک نووسەرێک و ئەندرێژیت ئەمانە هەرهەمویان هیچ نووسەرێک نییە قسەی لەسەر باو کوژی نەکرد بێ یا مشکلەی باوک ئەو باوکە زاڵ و دکتاتۆر و کە جەبەروتە بیریشمان نەچێ ئەگەر بێت و کتێبەکەی فڕۆید بخوێنینەوە موسا و یەکتاخوایی موساوە تەوحید کە کراوە بە کوردیش لەوێدا دەڵێت ترس لە باوک درێژ دەبێتەوە دەبێت بە ترس لە خوددا هەتا فڕۆید دەگاتەوە قەنعاتەی کە خوددا درێژکراوەی ترسێکە لە باوکی خۆت کە لە ناو خێزانە بۆی جێمس جۆیس لە ڕۆمانی وێنەی هونەرمەند لە تافی لاویدا زۆر باسی باوکی خۆی دەکا
هەر ئەوەی کە بەژنی درێژترە لەو بەسە لای ئەو وەکو دێوێک دەرکەوێت وەکو خوایەک دەرکەوێت باوک مناڵێک عمری 4-5 ساڵ بێ کە سەیری باوکێکەوە خوا سەیریەکە بۆیە مەسئلەی باوک ئەوە نییە لە ڕۆحی تۆدا باوکەکە هەم زاڵە هەم هێزی ڕۆحی و معنەوی و مادی لای چێە هەمیشە لای باوکە هیچ سیر نییە باوک ئەوە نەزاڵە هیچ سیر نییە باوک هەموو هێزە مادی و معنەویەکانی لایە بۆیە من زۆر هاوسۆزم لەگە ئەو تیۆرەی فرۆید کە دەکرێت ترس لە خوددا هیچ نەبێت جگە لە ترس لە باوکەکەی خۆت بەڵام ئەو باوکە دەبێت بە سەرۆک جارێک دەبێت بە مامۆستایی قوتابخانە جارێک دەبێت بە ملای مزگەوت جارێک دەبێت بە سەرۆکی حزب جارێک دەبێت بە ئەفسەر جارێک دەبێت بە هەر ئیتر وێنەی ئەو خوددایە زاوزێ ئەکا بەردەوام لە مێشی ئینسان بۆیە دەکرێت بەردەوام بیر لەوە بکەینەوە ئینسان بەردەوام دەترسێت کە باوک بکوشەوە هەندێک جەبەزمە ئەوەی سەرنجڕاکێشەوە پارەدۆکسەڵە لە ئەدەبی تو ئەوەیە لە چیرۆکی کەڵە کوڕان و ئەسکە کچانە مدیری مەکتەبەکە ژنە ئەویژە بێ بە باوک تەنانەت مینەکانی شتوانە ئەوان هەیە ببن بە باوک لای تۆ من ئەگەر بگەڕێمەوە کۆن دەتوانین بڵێن ئیبراهیم گەرچی کوڕەچی ئەوە بووە ینی هەڵگەڕاو یاخی بۆ کە بوتەکانە شوێنێ تەورەکە ئەخاتە سەر بتە گەورەکە کە دەڵێ لە سەیران دێنەوە دەڵێ ئەو بتە گەورە ئەو بتە بچکۆلانەی شکاندووە گەرچی ئیبراهیم بۆ خۆی کوڕەشی یاخیە بەڵام دەبێت بە باوک ئەگەر بێت و بگەڕێنەوە کۆنتترین دیانات ئیبراهیم دەکرێت یەکەم باوک بێ لە مێژی مرۆڤایەتی بە دلیلەوە ئیسماعیل سەر ڕێ قسە ناکەین حکمەتی تایە کە ئیسماعیل گوایە خوا لە ئاسمان فەرموویەتی دەبێ ئیبراهیم کوڕەکەت کوێ بە قوربانی فکری قوربانیەوە ئەبێ کوڕەکان ملکەت بن من بیرمە 100 جاران دایکم ئەو چیرۆکەی بۆ جێڕاومەتەوە کە کوڕم ڕاستە بابت قمارێ دەکا و پارێ ئێمە دەدۆڕێنێ بەڵام ئاگال لێبێت 2000 باوکتە من تا گەیشتمە کولیە ینی عمرم بۆ 24 ساڵین زاتوانیم وا بکەم باوکم هەندێک شتێ نەیکە یا بکەمە ململانێ بەڵام لەگەڵەوەش بە شەرمەوە بە ئەدەبەوە بە حیاوە چکە باوک 2000 لە کەڵچەری ئێمە جۆرێک لە هێزیەیە ینی من جارێک پێم وت نەخێر یعنی گریا زانی چۆن بە منەڵی نەخێر چۆن بە منڵی وامەکە ئیتر لەبەری باوک لە ناو خێزان و مامۆستا لە قوتابخانە و مەلان لە مزگەوت و سەرۆکی حزب لە ڕۆژهەڵاتی ناوە و لە ئەوروپاش هیتلەر چییە باوکە مۆسۆلۆنی چێ باوکە فرانکۆ ئیسپانی چێ باوکە کاسترۆ چێ باوکە ئەوەی بۆ من گرنگەندی خەڵک بێزارن لەم دووبارەکردنەوەی تۆ قسەکردنی تۆ لەسەر باوک یەک هین تێمە یەک تەلمیحتێمە لەوەیە کە من پێم وایە باوک ئەو باوکی تۆ ئاماژەی پێی باوکێکی ئیستیعارەیە باوکی کۆمەڵاتی باوکی بیولۆژی نیە بەتەنیا ئەو باوکە بیولۆژیە باوکێکە ئەتوانین بڵین خوایە لای نیچە کاتێک کە ئەڵێ خوامرد وهای گوزەردەشە ئەڵێ خوامرد بازدەوە کە ئاستەمە ئینسان بەرگەی ئەم قورسە بەرگەی ئەم هینە بگرێ ئەم مردنی خوا بگرێگەر وەک ئیستیعارێکی فەلسەفی ئاماژەی پێبین لە بواری سیاسیە ئاماژەی بە سەرۆکی دەوڵەت ئاماژەی بە سەرۆکی حیزب ئاماژەیە بە هەموو ئەو سەرۆکانی ترکە لە ناو حیزبان و لە ئاستی کۆمەڵاتیشە ئاماژەیە بەو ڕۆحە کۆلەکتیڤی کە پیاوی چۆک و دۆرەکانی کۆمەڵاتی دۆرەکانی باسێکا کە ئەڵێ کۆمەلگە خۆی خوددایە ینی بەجێرۆی لە جۆرەکان کۆمەلگاکسانەکە بەخدا بەو ڕۆحە هەمەگیرە تۆتالیتەری کە ئەتوانێت کۆمەلگە کۆنتترۆل بکە کاتە باوک لای تۆ بەتەنیا باوکی بیولۆژی نیە و قسەش لەسەر باوکی تاکە کەسی نیە بیرن نەچێت لای من باس لە دۆخێکی ئەخلاقی ئەەکەم کە باوکەکە تێیدا زاڵە ئێستا تۆ بیرکەرەوە سەدام حوسێن لە شارێ لە گوندی ئۆجەوە دێ حاکمێتی عێراقەکە بۆ 30 ساڵ جەهەنەمێ دروست دەکا ئەگەر کوڕی تەچێ و خانەقا و با بڵین ماڵێک و کۆڵانێکی شێوە جەهەنەمی نەبێ سەدام حوسێن چۆن زەلامێکی وای لێ دەرەچێت بۆیە هەموو کەسێک لە عێراق وەک چۆن هەندێک ڕەخنەگر ئەڵێن هەموو کەسێک دەیە ڕاستکۆلینکۆڤ بێ بە پاڵەوانەکەی تاوان و سزای دۆستۆڤسکی بۆ چکە هەموو کەس تەسەوری کە عەدالەتێک بەرکەماڵەکە بەس لە ڕێی خوێنەوە ڕاستکۆلینکۆڤ چێ پیرێژنێک ئەکوژێک کە ڕیبا سوخۆرە پارێژی زۆری لاکەڵەکە بە سۆزانیەکی شەیە ناوی سۆنیایە کە عاشقی بە ڕاستکۆلینکۆڤ دەڵێ ئەو پیرێژنە لە دنیای چینەماوە بە ئەو سۆنیا ڕزگارکەم کە لەش نەفرۆشێتی تر خوشک و براکانی بەخێوەکە بۆیە دائیمەن لە ڕێی خوێنەوە تۆڕێ بیرت نەچی هەموو دکتاتۆرەکان هەموو باوکان لە ڕێی خۆشەویستیەوە زەنگ و زەبر و زەنگ بەکاردێنن توندتیژی باوکان لە منبعی لە سەرچاوی ئەخلاقەوەیە ئیبراهیم فەرمانێکی ئاسمانی پێدەرکراوە کە ئیسماعیل سەر ببڕێ بەڵام 2000 بەرخێکی بۆ دێ یا بەرانێکی بۆ دێ قسەم لەسەروێ هەموو باوکەکان بە تەواوی ڕەوایەتی سەر ئەرز و ئاسمانیان دراوەتێ کە بکوژ و بە بڕخۆیان بن و کەس قسە لە قسەیان نەکا بۆ خودای ئەمە دۆخێکی خواهانەیە دۆخێکی زاڵە دۆخێکە وەک خوددا چۆن دەڵێ پاداش دەدەمێ و
بەڵام ئاگار لێبێ من سزاکەشم کوشندەیە بۆیە من وای دەبینم لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاوە بە درێژایی مێژوو بەردەوام ئەو باوکانە زاوزیان کردەوە بوونە و ماوقعیاتن ئاگار لێبێت لە ڕۆژ ئاواژ هێشتا پەتریارێک کۆتایی ناتوە بە دلیلی ئەوەی لە کای سیاسی و دینە ئەو دوو کایە گەوەرگرین زۆربەی نێرینن لە سەرمایە گوزاری بازارە زۆربەی نێرینن کەواتە پەتریارێک شتێک ئەگەر بێت و بگەڕینەوە سەر فێمینیستەکانەوەی یەکسانی خوازی نێوان ژن و پیا و ڕادیکالەکانیان هیچیان قبولیان نییە کە ئەم مێژووی کە ناومان لێنەوە فکر و ئەدەب و هوەر و هەتا ئەدیە دینەکان جێی گومانی هەموو فێمینیستەکانی دنیاە دەڵێت چکە بە ڕۆحی پیا و نووسراوە کە ڕۆحی پیاوەڵین ئەو ئەخلاقەیە کە ئەخلاقی باوکم ناڵێن باوکم قوربانیە باوشی تۆ قوربانیە ئەمانەی سەرۆکانی ئێمەش لێ ئەخڕن کە دکتاتۆرن ئەوانش بۆ خۆیان قوربانین بۆیە دەبنە جەلات کەواتە لە بەرجی هەر ئینسانێکدا چنێر بێت سمێ جەلادێک هەیە هەم قوربانیشەیە واتە هەموو کەسێکی ئێمە هەم جەلادە هەم قوربانیە و بە دلیلی ئەوەی کەسایەتی لەم جۆرە کۆمەلگایانە حەزەکەم باسی بکەم یەک تۆز ڕێگام بە پێی دەوترێت شخصیە سوڵتەوی یعنی کەسایەتی دەستەڵات خوازیە ئامێ باوەژەکە بە هەم سزای خەڵکەدا هەم تونند و تیژە لەگە خەڵکیتکە هەمیشە ماسۆشیە واتە لەزەت وەردەگرێت لە ئازار و چاوەڕێی دەکات لەسەرەوەش ئازار بدرێت یعنی کەسێکمان هەیە هەم ئازاری بچکۆلەتر دەدا زعیفتر دەدا لە خۆی هەمیش هیچ کێشەی لەگەڵ دنیانی ئەگەر لەسەرەوە ئازار بدرێت ئەگەر سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەی دەبینی بەردەوام هیچ کەسێک نییە لە هەمان کات هەم جەلاد نەبێ لە دەرگاوانێکەوە تا دەگا بە سەرۆکەکان جەلادە و هەم قوربانیشە هەم زەبوونە هەم ملکەچە هەم شەرمنە هەم ترسنۆکە هەمیش زاڵ و پڕ لە دەستوەشێن و سەرشێن و چاوشێن و دڵشکێن و ڕۆحشکێنە بۆیە من واتە سەورەکەم ناتوانانی لەم جۆرە کۆمەلگایانە و هەتا لە ڕۆژ ئاواش پەتریارێک ماوە بەس پێی وترێ باوکی تازە باوچێک کە موئەسەسە گەمارۆی داوە دەستگا گەمارۆی داوە نەهێڵێ بە ئاسانی باوکایەتی بە شێوە قەدیمەکەی بیر نەسی حەسار خۆناغی شوانکارەیە خۆناغی ڕعاوی پێدەوترێ خۆناغی بڵین کەشاوەرزیش نییە هەتا ئەگەر سەیریکەی لە حەسارە لای من خۆناغەکە هیچ تەکنۆلۆژیای شتیان ڕاست تەواو قۆناغی شوانکارەیە بۆ بە ئەنقەس شوانکارەیە لەوەش من زۆر دەتوانم بڵێم کوردم و ئەفسانەی کوردی خۆم هێناوە لەبەرەوەی بەڕاستی قۆناغی شوانکارەی نە لە سیاسەتە نە لە ژیانی کۆمەڵایەتیەوە تا ئەم ساتە وەختەی من و تۆ قسەی تیاکەین بنەبڕ نەبووە ئێمە زۆر درۆیە بڵین سەرمایە دارمانەیە درۆیە بڵین بۆرژوازیمان خۆناغی بۆرژوازی لە ڕووکەشدا پێیگەیشتون لە جەوهەردا پێی نەگەیشتون ئەخلاقی ئێمە لە سیاسەتیش ئەگەر سیرکەی تا ئەمڕۆکە لە هەر چوار پارچەی کوردستان یەک حزبەیە کەڵەگایە دوان ئەوانیت کە ناهێڵن کەس پەلباوێ کەواتە پێی دەوترێت پاوانخوازی داگیرکردن بە چەمکەکانی دنیای شوانکاری بە قەنەعاتی من خەڵک لێ خوڕەوەکو ماڕەکو مێگەل بێگومان بە قەنەعاتی من ڕاپەڕینی 21 ساڵی لەمەوبەر جگەل لە داگیرکردنی خاک و خەڵک لە ڕێباوکە کوردیەوە هیچ تر نیە چینە سەر ئەوە کەواتە من گومانم هەیە لە ئازادی قسەی من لەسەر چییە بەڵێ لە پێش ڕاپەڕینەوە گومانم هەیە لە ئازادی لە دوای ئازادی بڕاپەڕینەوە دەجاران گومانم هەیە لە ئازادی من ئەوەی کە تقریبان بۆ سێم جارە چوارم جار بۆ حەسار و سەگەکانی باوکم خوێنەوە ئەم جاریان کە بۆ ئەم بەرنامە خوێنەوە یەک تێبینیم لە دروست بۆ ئەوەیە کە من پێم وایە تۆ لە قوڵاییە ئەکرێ بڵێن کەسێکی ئیمانداری ئەکرێ ئەم خوێنەوەی بۆ بکەین ڕەنگە تۆ ڕەفزیکەی من ئەتوانم بخوێنی بۆ بکەم ئیمانداری لەوەیە کە پێ دوایە دوجار کوشتنی ئەو شتێکی پێڵێن باوک شتێکی ناتوانانی بەبێ ئەمە بژی یا تەنانەت پێ ئەگەر بشی ئەم فۆرمە لە فۆرمە کلاسیکەی بکوژین ئەبێ فۆرمێکی نوێمان هەر هەبێ جۆرێک لە باوکمان هەر هەبێ ئەم تێبینی من وایەنە ڤۆڵتێرەوە بزانم ئەگە هەڵێکی خواش نەبێ دەبێت دروستیکەین هیچ عیلازمانی ئەم قسەی لە چێوە هاتووە لەوە هاتووە کە تۆ من وای دەژێڕمەوە ئەگەر لەباری دەرونیەوە قسەی لەسە بکەم باش دەتوانم قسەی لەسە بکەم ئەوی ژەوەیە هەمیشە مرۆڤ لە کۆمەلگای بەشەری بەگشتی لە ڕۆژهەڵات و ڕۆژاوە بە قۆناغی جیازیە لێرە کاڵ لێرە تۆختر بەردەوام بەبێ چەتر نەژیایە بەبێ سێبەر نەژیایە بەبێ ئاسمان و بەبێ خودا و بەبێ باوک و بەبێ هێزێکی دەستڕۆیشت و کە لە ژێریا خۆت بشاریتەوە ئەگەر بێت و کۆتایی مێژوو بخوێنینەوە ئەوەی کابرای فۆکۆیامە لە بولغاریا تووشی کابراایە دو سەرکە پەنیر و دو سەرکە تەماتەی داناوە دەڵێ کرێکارانی جیهانیە گرن ئەویژە چێتە لای دەڵێ تۆ زانێم درۆژمەی چێ بەڵێ پرۆلیتاریە یێمەیە ئەڵێ ئەو کابرای ئەوەندە بستە زمانە ڕەنگە ئێوارە تا ئێوارە لە بولغاریا بتوانێت قوتی لایەموت
نانێ پیاکە بەس حەزەکە لەژێر چەترێکی گەورە بێ کە پرۆلیتاریا ئینتەرناسیۆنالە یا حزبی شوعیە یا ئەو فەلسفەیە کە 70 ساڵ گوتیان بەهشتەی لەسەر زەمین دروست دەکەین دوایی لە کۆتاییدا دەرچوو جەهەنەمێکیان لەسەر ئارز دروست کرد بە دەلیلی ئەوێ ئەمڕۆ هەر تیاترۆخانەیەکی دنیا بگەڕی پڕ لە کچی ڕوسی و ئۆکرانی و یعنی ئەمە کارەسات درۆیشی زۆر گەورە بوو سۆسیالیزم قسە لەسەرەوە نیە مارکس تا چێ گوناحی هەیە لەوەیان ناوە دەمانباتەوە قسەی تر بەڵام ئەساسن من بڕوان بە سۆسیالیزمەیە وەک هەندێک وەکو ئەو کابرای درێدا دەڵێ گەربێت و ئەگە بە هەڵەدا نەچوو بم لە ئەطیاف مارکس ئەڵێ ئەگەر سۆسیالیزم نەبێ داهاتوومان بەرەو بەرباریزمە ڕۆی نێنی وحشێتگەری قسە لەسەرەوەیە جەنابەت قسەی زۆر جوانت کرد من وای دەبینم ئەم جۆرە کۆمەلگایانە کە لەژێر سایەی دەسەڵات و هێزێکی ئەگەر دینی بێ ئەگەر سیاسی بێ ئەگەر کۆمەڵایەتی بێ ئەگەر ئاغایەک بێ ئەگەر چۆخایەک بێ ئەگەر فەلسفەیەک بێ فەلسفەکە ئەرزی بێ ئاسمانی بێ ماتوڵ عمرێکی دوور و درێژ ساڵەهای ساڵ لەژێر ئەو چەترەی زۆر زەحمەتە بە ئاسانی لەو چەترە بێتە درەوە کورد وەرگری کۆیلەی عەرەب و عەجەم و تورک بووە بە درێژایی ئەو مێژووی تازە و مێژووی کۆن بەردەوام ئێرە شەڕگەی ئیمپراتۆریاتی عوسمانی و سەفەوی و پرسیارەکە ئەوەیە با بگەڕێنەوە سەر فرۆم ئەڵێ ئارامشێکی زۆر هەیە لەوەی تۆ تەسلیمی هێزێک بی و کۆیلە بی چکە کۆیلە کەی ئارامە ئەو کاتەی واز لە هێزی خۆی دەینێ دان بەبێ هێزی خۆی دادنێ بە لاوازی خۆی ئەوە لەگەڵەوەی بۆچی سپارتاکۆس لای ئێمە میمە سپارتاکۆس بە کۆیلەکان ئەڵێ چیتر کۆیلەی عیبە ئیتر عیبە کۆیلەی بۆیە سپارتاکۆس لە سەردەمی ڕۆمانیەکان بە یەکەم شۆڕ ژێردارێ کە لە بەندیەکان هاندا کوڕە شوورەیە کوڕینە شوورەیە ئێمە بندبی بەڵام سپارتاکۆس باج دەدا هیچ کەسێک نییە هەڵنەگەڕابێتەوە لە باوکەکان باجی نەدابێت بۆیە قسەم لەسەرەوەیە من وای دەبینم لەباری سایکۆلۆژی لەباری نەفسیەوە کە تۆ لەژێر هەر چەترێکی ئەرزی ئاسمانی ژیای ئەوەندە دڵت خۆشە بە دنیا ئاسوودەتری لەوەی بگۆڕی لەوەی بەتەنیا وەک نیت شە بڵێ خوددا مرد لەبەرەوەی تۆ ئەو سات چی دەکەی بەتەنیا بەرامبەر خۆت ئایا تۆ دەتوانی ببیتەوە بەو هێزە ئایا دوای سەداها و هەزاران ساڵ لە کۆی لەبوون مرۆڤ دەتوانێت بڕیار با بڵێ ئازاد بم هەر بۆیە لە دوای ڕاپەڕین 21 ساڵ من گومانم هەیە لەوەی کورد ئازاد بوو بێ لەبەرەوەی وەکو جارێک کەوتمان بەندیخانەکانی ئەمنە سوورەکە و لە هەولێر و سلەیمانی و کەرکووک گیرا وەڕما بەڵام بەندیخانەکانی ناوزاد کە کۆیلەی کردووی کە بەندی کردووی کە ملکەتی کردووی کە تشنۆکی کردووی ئایا دەتوانی بە ئاسانی ئەو کۆت و زنجیرانە ئەمە ئیشی پەروەردەیە چ پەروەردەیەک ماڵ ئەیکا ماڵی کوردی ئەوەی نییە بیکە مەکتەبێکە جەهەنەمی دووەم مەکتەبە لە دوای ماڵ کە ئینسانە هاڕێ و فێری ملکەچیەکە ئەگەر بگەڕێمە فلیمی وۆڵ دیواری پارکەر باسی لەوە حەزارەی غەربیەکە کە چۆن بنیادەمەکان بە یەک شێوە قیاس دروست دەکە بە موو لێک ناچێت بە جیاوازیان هەر هەمووی لێگەچێ دەتوانم بڵێم ئەمە قۆناغی نازیزم و فاشیزمی غەربە بۆیە ڕۆژ ئاوا تەقەلایدا دوای جەنجی جیهانی دوم دوای دوو زەنجی کە ئەو جۆرە باوکانە بەو شێوە کۆن و زاڵ و خوێنمژ و بکوژ و بە بڕە نەمێنێتی تر بۆیە ئیشی لە چی کرد ئیشی لە پەروەردە کرد وتوانی لە ڕێی پەروەردە و ئینسانێکی دروستکە کە بێ دەوترێت فەرد تاک ئیندیڤیژوەڵ لەبەرەوە ئایا لەم جۆرە کۆمەلگای ڕۆژهەڵاتی شێوەی مێگەلی خەڵک بە خێوەکرێ یا شێوەی تاکڕەوی کە تۆ خاوەنی خۆتی خێر ئەتوانم بڵێم لە هەموو وەڵبندەکانی پەروەردەکردن ئینسانەکان دەبێت لە یەک بچن ئاوا جوانتر ڕاستە ئەتوانم بڵێم تۆ لەگەڵ باوکێکایی کە پەیوەندێکی تەندروست لە نێوان باوکوونەوەکانە لای تۆ ئەوەیە کە لەسەر ئەساسی پەیمانێکی کۆمەڵاتی دروست بێ بێگومان ماکەم لەسەر ئەساسە بێگومانکە لەسەر ئەساسە شتێکی بەسییت پێڵێم ئەمڕۆ لە ئەوروپا هیچ منداڵێک نیە خاوەن کەسایەت خوێنە بێ کاتێک دەستە باخچەی ساوایە و هیچ مامۆستایەک نییە بە دانیشتنەوە قسە لەگە قوتابینەکە نابێ باڵات لەو بەرزتر بێ حتا لە شێوەی دانیشتنت کەس بە پێوە قسە لەگە مناڵ ناکە بیرکەرەوە لەو کە تۆ بە پێوە وەستای وەک مامۆستا کچ بیا کوڕبی ژن بیا پیاوبی ئەو مناڵە کە سەر هەڵەبڕێ سوکایەتی ئەلێرەوە دەست پێیەکە ئەو حتا بیر لەوە دەکاتەوە لە چیچکان دانیشێ لەبەر ئاستی چاوی لە ئاستی مناڵەکە بێ ئەم دانیشتانە بۆ هیچ مامۆستایەکی ڕۆژاوایی نییە ئەمڕۆکە لە باخچەی ساوایان لە سەرەتایی بە پێوە قسە لەگە مناڵ بکە لەبەر ئەزانێ وەستان بە پێوە شوورەیە و مامۆستا و ئەو مناڵەش هەست بە کەمی و بچووکی و جیقنی خۆیەکە بۆیە قسە لەسەرەوەیە تۆ دەبێ ئەساسەن لەمە
هیچ باوچێک نییە خۆی بە خوددا نەزانێت لە ماڵی شەرقی و هەموو ئستا شەرشورەیە من بەناوی باوکمەوە تۆ بەناوی باوکتەوەی دایک ڕەنجەدا دایکی لاکە ئەگەر قسە لە سەرەوەک نەوال سەعداوی کچەکەی ناوی دایکی هەڵگر لەگەڵ باوکی دەبێ یا ناوی هەردووکان هەڵگرم یا بەڕاستی دایک ڕەنجەدا بۆچی هە لە ڕۆژ ئاهات و ڕۆژ هەڵات تا ئەم ساتەوەختا هەموو مناڵەکان کچ و کوڕ بەناوی باوکیانەوە لای من ئەوە منتهای شوورەیە چکە ئەگەر حەقێک هەبێ لای ژنە زیاتر و ئەو ڕەنجەی ژنەئیدا لەوەی کە نۆمانگ لە چی خۆیاتی بەوەی کە کوشندە ئەو ڕاستە باوک دەچێ پارە پەیاکە ئای باشە ژن کۆڵوکانیەکە جل ئەشوە مناڵ بەخێوەکە ئەگە تۆ کارەکەر بگری چەند دەدەی بەو ژنە پرسیار لەوەیە سوکایەتی لەوێ دەست پێ دەکات کە کوڕکچەکان بە ناوی باوکیانەوە بانکرێن لە مەکتەب نەک بە ناوی دایکیانەوە یان بە ناوی هەردووچیانەوە بێ یا ئەوە ئەو پڕی شوورەیە بە ناوی باوکەوە بێ ئەمە قەناعەتی نهاییمە ئەگەر بێت و 30 ساڵ لەمەوبەر کە دەستم بە نووسین کرد بمزانی بە ئاوا بیر دەکەمەوە ئێستا ناوی خۆم لێ دەنا شێرۆی پرکە زارێ چکە دایکم ناوی زارێ ئەنی چی شێر سەد حەسەن کەمە لە کۆمەلگا ئێمە ئەوانەی کە هی نەکرێن کە ئیزافاکرێن لەسەر چی ڕەمزەکانی باوک دروستکردن هێزی مادی والێ لە 1990 مڵک لای پیاوانە لە 1990 هێزی ڕۆحی لە بکای دین و سیاسەتە هەر ئوستاز لای پیاوە مامەساب ببوورە خەتەکەم بەڵام لە بەروی تەورەکان زۆر ببڕۆمە سەر تەورێکی تر باسمان لە حەسار کرد بەڵام من لە حەسارەوە ئەمێ لەو ئەدەبە لەو نۆڤڵێتە ئەبستراکتە تەجدید من بتێنمەوە بۆ ناو واقع کە حەسار ئەڕمێ ئەو لە حەزەیە کە ڕاپەڕین ڕۆیە لە هەرێمی کوردستان ئەکرێ بڵین بە لە حەزەی ڕوخانی حەسار لە قەڵەمی بین لە کوردستانە حەسار لە سلێمانی پێدەن حەوشی گەورە ینی قەڵایەکە زاران حەسار لە سلێمانی لە هەموو کوردستان هەبووە دە 15 ماڵی هەژارە من لەو حەزارانە ژیاوم لەگەڵ کەن لە هەزاران ماڵ نا بەڵام جاریوە تا 20 ماڵ 30 ماڵ لە ناو یەک بەڵام جاران قەڵا هەبوو ئاگادار لە ئەوروپاشە بووە دەبینی هەموو میلەتان لە قەڵایە بیر نەچێت شووری سین چییە شورای پەکین لە سین شورایەکە کەم چاردەوری شارەکەی کردو کەواتە تۆ لە ناو قەڵایەکی پاشاژ خدای هەمووانە ڕاستە ئەمە بەستمەوەیە کە تۆ پێمە بێ لە یەکەم ڕۆژی ڕاپەڕینیا دوم ڕۆژ و سێم ڕۆژوانە لە کاتی ڕاپەڕین لە سلێمانیە بووی کۆمەڵێ دوێنێ تونوتیژە بینی و لە هەندێک شوێنیشە باس کردووە زۆر بەچێژە و زۆر بمەئسیرانە باسیەکەی ینی خوێنێکی زۆرە بینین لەو بیدایەتەیەوە بەڵام ئەوەی کە چەند جاریش منم پرسیارم لە هەندێک ئەدەبی تر کردووە ڕنگانەوەی ئەم ڕۆژە خوێناویە ڕنگانەوەی ئەم لە حەزەی ڕاپەڕین زۆر کەم لە ئەدەبی تۆ لە ئەدەبی خەڵکی تری شای بینی نازانم قسە ئەگەر لەسەر شۆڕش بکەین شۆڕشی ئۆکتۆبەر شۆڕشی فەرەنسی شۆڕشی ئەوەی باسی ڕاپەڕینیت کرد زۆربەی شۆڕشەکان هەر لەسەر خوێن لەسەر شەپۆلی خوێن ئەژین و دەتوانانی شۆڕش بە بەلەمێک بشەپێنی کۆمەڵە کەسی تایە لەسەر بەحرێکی خوێن هەمیشە دێ هیچ کاتێ لەوە زیاتر نەبێت نوکتەکە لێرەدا ستالین 15 میلیۆن کەس دەکوژێت کە لە شۆڕش تێناگەن لە شۆڕشی سوور هەندێک کەس گایانتی 7 میلیۆن لە خلالی ئەو 7 ساڵە 8 میلیۆن کەس کوژرا و گوای لە شۆڕش تێناگەن هیچ شۆڕشی بەشەری نەبووە شۆڕشی فەرەنسی چییە شۆڕشی فەرەنسی دروشمەکانی تابڵی جوان ئێستاش خەڵق قەرزاری ئەو دروشمانەیە بەڵام بەبێ کە لە پەڕانی هاوڕێکان بۆ یەکتری هیچتر نەبووە لای ئێمەش من ئەگەر بگەڕێمەوە سەر شۆڕش ئەو بەشە تاریکەیە کە بە ناوی کۆمەڵی بەهای جوان بەڵام خوێنی زۆر و قوربانی زۆر و وارووا کاولکاری زۆر دێنێ لەگە خۆی بڕواناکەم شۆڕش هەبوو بێ لە دنیا بەم خۆناغات تێنەپەڕی شۆڕشی سپی زۆر کەمە درۆیەکی گەورەیە بەڵام قسەم لەسەرەوەی جەنابەت کە دەڵێی من بیرمە چیلکان لە مێشکی بەعسیەکان وەردەدا منداڵی بچووک کە مناڵ بوێرێ لە عمری 7 ساڵی چیلکە لە مێشکی ڕژاوی مناڵان جگەل لەوەی خۆ تۆ ناچاری تۆڵەوقینێکشی زۆرت هەیە کورد بە درێژایی نیو سەدە لە ژێر سایی بەعس و حکوومەتی عەرەبی یەکەم جار ڕاپەڕینە بێ پێت سەیر نییە کەوا بێت ئەگەریش بگەڕێنەوە سەر مەسەلەی دیسانەوە دەرونی هەمیشە دڕندەیەکی شاراوە هەیە لە تاریکایی لە ئەشکەوتی ڕۆحی تۆدا نووسووە لە دوای فرسەتێک ئەگەڕێک کە پەلاماردەر بێ هێڕژبەر بێ و خوێناوی بێ بە ناوی بیرش نەچێ مەسەن تاڵانکاری هەبووە لەو لەحزەیە ناکرێمە وێنەی ڕاپەڕین دیوە جوانەکەی نەبینین کە ئەویش تووڕێی خەڵکە تەقینەوەی خەڵکە کاتی ئەوەی هەندێ ڕخنەی هەندێ لانی بکەین بە تایبەتی لەو تونوتیژیە زۆرە من یەکێک بووم لەوانەی کە لەو کاتاتە منم 10 ساڵ 11 ساڵ بووم بەدزی ماڵەوە ڕەنگە یەکەم جاریش ببیستن بەدزی ماڵەوە لەگەڵ هەندێ هاوڕێمە هاتمە ئەم لە سوورەکە لە ئەم لە سوورەکە لاشی کەڵەکە کراوی
سەربازەکانم بینی پێم وابێت تۆش بینیتە بێگومان. خوێنی ئەو خوێنە کە ئەو ڕۆژە پێم وابێ 9 سێیادەی سێ بوو بارانێکی زۆر باری بوو حوشەی ئەم لە سوورەکە ڕێک ئەیود نزیکی 2000 ئاژەڵە تیا سەر بڕیەوە ئایا ئەم تونوتیژیە موبەڕیر بوو خۆی بیر نەچێ بە درێژایی جەنجیاران عراق بوو 8 ساڵ بەردەوام شوان سعاتێک نیو سعات بەرنامەی تایبەتە بوو جگەر بەرنامەی لاوەشی بەردەوام کەلاشی خەڵکی پیشان سۆر من المعركة سۆر من المعركة بۆ یەک واز دەکەم لە عێراقی بەعس هەمووان ئاشنا بووین بە لاشە بوو بەخوانی ئێوارەمان یعنی بووینینی لاشە شتێک نەبوو سەرسامت کە هیچ شتێک نەبوو هەولێری دەڵێ هێدمەگرتی یعنی سەدمە هێدمەگرتی نەبیت یعنی لەبەرەوەی چیتر سەیرنی خوێن چیتر بڕواکەم من ئەدژەرمەوە بۆ شتشتکە لە کوردستان لەو ماوەی ملیۆنەها حیوان سەربڕاوە بە ناوی جەژنی قوربانەوە یا لە ڕەمەزانە یا لە کاتیت کێ بەردەوام قوربانیەکرێ من بیرەکەمەوە ئینسانێک لە وڵاتێک بە ناوی ئەوەی ملیۆنەها ئاژەڵ سەر ببڕێ زۆر ئاسان دەبێتتر ئێمە بیرمە لە مناڵی کە چۆلەکەمان سەربڕە من ئەوێرا غیرەتم نەبوو لەبەر ئەوە ترسنۆک و ناوی زۆر ناشرینیان لێ دەنام لە تەلەڤیزیۆن نامەوێت دەڵێم لەبەری نم ئێرا چۆلەکە سەر ببڕم پێم سیر بوو چۆلەکە زۆر جوانە بچکۆلێ بۆ سەری ببڕم بەڵام کە تۆ چۆلەکە سەرەبڕی وەک زۆر نووسری دنیا ئەتوانم لیستێکت بۆ بژمێرم ئەڵێ تا لەگەڵ ئاژەڵ ئاش نبینەوە لەگەڵ مەڕ و بزن و ئاسک و پلنگ و ناتوانین لەگەڵ مرۆڤ ئاشبینەوە بۆیە یەکەمین جار قوربانی سربڕینی ئینسان نزیکە لە سربڕینی ئاژەڵ و مەل و هەرچی پەلەوەر و زندەوەر هەیە لەسەر ئەرز ماتڵ تۆ ئاسانە بەلاتەوە بە ناوی هەر پیرۆزێکەوە بیان کوژی ئاسانە کوشتنی ئینسان بۆیە من قەناعەتی نهائیمەوەیە بەشەر بۆ خۆی دڕندەشی زۆر سەیرا و هەمیشە پڵینجێک گەر ئینسانێ بخوا پێ ئەڵەن دڕندا بەڵام کاتێک تۆ پڵینجێک ڕاو دەکەیت و دەی کوژی کەوڵی دەکەی بە تۆ دەوترێت چی ئازا ئەمە ئەخلاقی نابوتی ئینسانە کەوا دەکا ماتوڵ پڵینجێکی ڕاو کردو ئازایە بەڵام گەر تۆ پڵینگەکە تۆ ڕاوکە کەواتە پڵینگەکە دڕندێ ئەمە دیدگای تۆیە بۆ ژیان هەرواش دنیا لێ ئەخڕی هەرواش دەیبینی بۆیە من دەتگەڕێنەوە سەرڕاپەڕین و ئەو فترەیە ئێمە عمرێک باشە لە 16 براکوژی هەیە لە کوردستان ئوستاس لە تەموزی 16 یەکەم فیشە کە ئەتەقی لە بینی دوو حزبی کوردی تا ئێستا خۆ خوێنەکەی وشک نەبووتەوە بەلای منەوە و ئاسەواری ئەو جەنگە براکوژی وهروە لە کوردستانی ڕۆژهەڵاتیش وهروە لە ڕۆژاوا ئێستا خەریکە دەست پێ دەکەن وهروە لە باکووریش هەر هەبووە حزبێکەیە دائیمەن حەز ناکە حەز بە چکۆلەکانەیە بیان خوا قوتیاندا تازە باسی باوکت کرد هەمیشە حزبێکەیە دەوری باوکە بینێ ئەوانیت کە مناڵی جوزەڵەن لە چاوە بۆیە دەڵێ من حزبی یەکەم بووم ئەگەر 10 ساڵێک پێش ئەو هاتبێ بۆی نی حزبشکە بۆیە قسم لەسەر ئەوەیە لە کوردستانیش و لە عێراقەی خوێناوی هیچ سەیرنی ئاشنابوون بە خوێن ویت جگە لەوەش بیرمان نەچێت لەو مەڵبەندانەی ئینسان پەروەردەکە ڕۆژانە تۆ ڕاستە خوێنت لێ ناڕوە بەس لەباری دەرونیەوە بیرت نەچێ من 33 ساڵە لە پەروەردەیش دەکەم 33 ساڵ تەمەنە ئەگە بگەڕێمەوە قۆناغی سەرەتایی لە ڕاندز 58 چوومەتە مەکتەب یعنی نیو سەدەیە من لە مەکتەبم مەکتەب یەک لەو قەسابخانە هەرە گەورانەیە کە ئینسان لەباری ڕۆحیەوە دەهاڕێ و تا ئێستاش کچ و کوڕی کورد تا ئێستاشی لەگەڵدابی تازە گوتم سەرشێن و ڕۆژشێن و ڕۆحشێن و چاوشێنەکرێنەوە کەواتە ئایا مەرجە مناڵەکە خوێنی لێ بڕوایان نا ئەزانی من 5 ساڵ میزم بە خۆمدا کردو لە ترسی مامۆستایی ماتماتیک تا چوومە زانکۆ تا چوومە من ناوەندی کە باڵق بووم دوای باڵق بووم کۆمە حەبوو گەچم خوارد لەولاوەش لە ماڵێ باوکو دایکت بە شەڕدەن دیسان لە ترسیوانیش میز بەخۆتاک یەک لە تۆڵە دوم ئاوردەنەوە سێم کەمەربەندت شلە بێت کەواتە ئایا ئەو نەوە تازەیە کوڕەکەی تۆ کچەکەی تۆ بەدەرە لە توندتیژی لە مەکتەب ئایا دوورە کوڕکچەکانی تۆ لە توندتیژی تۆزانی چاوسورکردنەوەی گانی چی ئایا هەراسانکردن هەر ئەوەیە تۆ خوێنی لێبێنی بە چەقۆ یا ڕۆحی بریندارکی بۆیە باباسی خوێنی ڕاپەڕین نەکەین ڕۆژانە خوێن ئەڕوا بەس خوێنێکە ئەزانی سێوەی گۆرانی بێژی کۆیی ئەڵێ من ئەوە من بەبێ برین خوێنم لێ دەچۆڕێ خۆ منە بەبێ برین خوێنم لێ دەڕژێ قەت ئەو ڕستەی سێوم بیر ناچێت مەرجنێت تۆ برینێک لە جەستەدا بێت تا خوێنی لێوێ بڕوا ئەەکەم کۆمەلگای ڕۆژهەڵاتی کۆمەلگای بەشەری بە درێژایی مێژوو و کۆمەلگای ئێمە بیت تەحدید عراقی بەردەوام خوێنی لێ ڕێشتووە خوێنێک دەبیندرێ و خوێنێکی نابیندرێت کە من لای من ئەم خوێنە نەبیندرا و کوشن دەترا بەتەکیید
تۆ لە وەڵامی یەکێک لە پرسیارەکانمە لەم بەرنامەیە وتت من باوەڕم بە سۆشیالیزم هەیە بەڵام فترێکی زۆر تۆ بە بۆرژوازیەت و بەوە تۆمەتبارەکرێت سۆشیالیزم بوونی تۆ لەکوێ سۆشیالیزم تا ئەو شوێنەی خۆ مەسەلەن ئیسلامیش چەپیتیایە مەسەن ئەبی ذەڕی الغەفاری کە لە سەحرا نایەڵن کفلیشی کەن دژی عوسمانی کوڕی عەفانەوەستێ ئێستا ئەوە چەپی ئیسلام بووە حەزی کردووە ئەو قەنەعەتی وا بووە ماتڵ تۆ دوگمەیەکت زیادە لە ئەو قەڵەمەت لە زیاتر کەواتە تۆ بۆت نییە یعنی لە چەپ لە هەموو دینەکانە هەیە لای عیساش هەیە بیر نەچێ مەلەکوتی خوا چێ بنەوە هەژاران عیسا ئەڵێ دەوڵەمەندەکان وەک چۆن حشتر بە کونی دەرزیان ناچێ ئاواش دەوڵەمەندەکان زۆر زەحمەتە بە مەلەکوت هابچن کەواتە هەموو ئاینەکان بگرە و هەموو فەلسفەکان بۆچی نازیزم بۆچی فاشیزم ئەمانە ڕەژی ئیشتراکیەتیان تیان نەبوو ڕەژی یەکسانی تیان نابووە بەس چیتر زاڵ بووە ئەوەی تر زاڵ بووە کە باسی باوکەکانمان کرد کە ئەو ڕۆحە زاڵ و دکتاتۆر و جنسی پاک و ڕەگەزی پاک و لە تۆ گەورەتر و دەڵمە بۆیە قسەم لەسەرەوەیە بەلای منەوە زۆر گرنگە کە ئەوە جەخت لەسەرەوە بکەین کە سۆشیالیزم ئەو فەلسفەی نییە لە مارکسەوە هات بێ بە تەنیا بەڵکو ئینسان بە درێژایی مێژوو کە فامی کردوەوە حەزی کردو لە عەدالەت لە دادپەروەری لە یەکسانی یعنی شوورەیە تۆ دراوسێکت برسیبی تۆ تێرنانبی زۆر ئاسانە لەوە تێ بگەین هیچ کەسێک نی ئەگەت کەمەچی ئینسان بێ شەرم لە خۆی نەکە کە سفرەی خوانی ئەو تەورە تێرە پڕە بەڵام ئیدراوسەکەی بەتاڵە بۆی سۆشیالیزم قسەیەکە لە سەیەکسانی قسەیەکە لەسەر دادپەروەری بۆ من گومانم لە دەستەڵاتی کوردیە لە 21 ساڵی لە بەرۆی سەرکردەکان و بنکردەکان و ئەوانەی شۆڕژێڕی دوێنێ بن تازە باسی شۆڕشت کرد لێم بوونەوە بە سەرمایەداری گەورە بوونەوە بە بزنس مازنی گەورە و ئەوان بوون بە ملیاردێر و خەڵکە هێشتا لە قەبرستانەژی بیرت نەچێت خەڵچەکەیە برسیە خەڵچەکەی وەک ئەسپی ئەستری عەرەبانە نەک بە معنای ئینسان بە معنایەوەی فەرقی حیوان و ئینسان لای من زۆر کەمە لەبەرەوە ئەساسەن ئەو ڕادەکا بۆی سێ ژەمنان یا دوو ژەمنان پێیاکە و بیرمانە لە تا ساڵانێکی لەمەوەی خەڵکە بوو لە برسان خۆی کوشت ئایا شوورەی نییە دوسێ هزار بیر نەوت هەبێ بفرۆشرێ و خەڵکێکە بێ دیواری بەسەرەدەدا بڕمێ قوتابخانە لەم ڕۆژانە راپۆرتێکم بینیوە یەک دنیا قوتابخانە درزی گەورە گەورە قەبال لە دیوار و من خۆشم لەوێ ئیشەکەم ئەمە دە 12 مەکتەبم بینیەوە بەس ئەو هەموو مەکتەبم نەدیوە مەسەن لە بەری ڕەواندز و من بەری سلەیمانی بەگوندەوە هەموم دیوە بەشێکی دوهۆکیشم دیوە بەڵام نە هەموویم نەدیوە بەس من ئەو درزە ناونانێم درز لە دیوار درز لە ئەخلاقی سیاسی و کۆمەڵایەتی ئێمە درزێک کەوتۆتە ئەخلاقی وەکو چۆن دکتۆر ستۆکمان لە دژمنی گەل ئەڵێ کانیاوەکان نین پێز بوون کە دانوێ گەشت و گوزار بکەن برایەکیان هەیە کە دکتۆر ستۆکمانە دکتۆرە ئەڵێ بۆگەنی کردووە میکرۆبیتیایە و کانیا ئەوانیت کە دەڵێن لێگەڕێ چکە ئاوی دەباخانە و پێستەی بۆگەن ئەچێتەوە ناو سەرچاو کانیەکان ئەو لە ئاخیری بە تەنیا شەڕەکە بە تەنیا وازنایەن یەک شار دژی ئەوەستێ ئەڵێ ئەوە کانیاوەکان نین ژەهرایی بوون ئەوە کانگای ڕۆحی ئێمەیە ژەهرایی بووە ئەتوانم بڵێم لە 21 ساڵی ڕابردوو ئەوە دیوارەکانی مەکتەبەکان نییە درزی بردو ئەوە ئەخلاقی سیاسی کۆمەڵایەتی ئێمە درزی گەورەی بردو بەڵێ دنیای ئێمە ئێستا بوو بە دنیایەکی پڕ لە نایەکسانێکی گەورە ئەن نایەکسانیر ئەوە نییە خەڵک بە بڕای من لەگەڵ ڕێزما بۆ تێبینەکەی تۆ کە تێبینێکی زۆر گرنگە لەگەڵا کۆمەڵ خەڵکن تا ئێستا برسیل وە سەرەتاییترین بنەماکانی یا پێداویستەکانی ژیانیان بۆ دابین نەکراوە بەڵام مەمانایەتیانە کۆمەڵی خەڵکن ئیمتیازاتێکی گەورەیان هەیە ئەتوانن زۆر بە ئاسانی سەفەرکەن سەفەری ئەوروپا و ئێران و کوایە لە گەڕەکە کۆچن بۆ گەڕێکێکی تر سیارەکانی ژێریان حساب کە بەڕەنگ سیاران هەیە ڕوانەیە بای 3-4 میلیۆن دلار بە سیاران هەبێ ینی ئەم شەرخە گەورە ئەم گاپە گەورە کە ئەکەوێتە بینی نێوان ئەکەوێتە نێوان کۆمەڵی خەڵک کۆمەڵی ئیمتیازەوە لەگەڵ کۆمەڵی خەڵکا کە ڕەنگە ژیانیان لە ڕووی بنەڕەتەکانی ژیانەوە یا بە پێوترێ پێداویستەکان کە ماسلۆت تهدید کرد ڕەنگە کەماتێکیان نەبێ بەڵام سەرەکی هێشتا درزێکی گەورە لە بینی ژیان لە کۆمەڵی خەڵکێ لەم ئەتمۆسفیرە لەم کەشوهەوایە بیرێکی وکو سۆشیالیزم دەتوانێت چ خزمەتێک بە ئێمە بکە بیری سۆشیالیزم نەمردووە هەیە لە خەیاڵدانیش بێت یعنی قسەیەکی گابریل گارسیا مارکیزم بیر ناچێت ئیلتیزامی زۆرە بە جوانی ئەدەب بە فکر بە بەڵام ئەڵێ ئەگەر سۆشیالیزم خەیاڵێکی جوانیش بێ عیبە یا شوورەی یا ئینسان دەستبەرداری بێت سۆشیالیزم تا شوێنەی خەونە مەسەلەن
وا دەکات کە تۆ تەقەلا بدەی شتێک بگۆڕی لەم دنیاە. من ئەزانم لە دنیای ئەمڕۆکەدا لە ئەمریکا دەزانی لە ئەمریکاش ئەو نایەکسانیە چەند ئەنی لە سێ قوتابی دوانی جاری ئەوەی نییە لە هەندێک ویلایەت کەلوپەلی نووسین قەڵم و کاغەز و دەفتەر یعنی راپۆرتێک عجیبە وا دەزانی داخۆ ئەمریکا برسێتی بەڵام فعلەن سەرمایەداری هەرگیز ناتوانانی ناوی بنێت لیبرالیزمی تازە کە بانگەشەی بازاڕی ئازاد دەکا بازاڕی ئازادە بۆ کۆمەڵی کەس ئەزانی تۆ دەزانی هەموو دنیا 100 کەس لێ خوڕێ یعنی ئایا دەکرێت 100 کەس هەبن ئەم دنیای لێ خوڕن ئەزانی سینەمای دنیا بانقەکانی دنیا بەدەست کۆمەڵی کەسی محەدەدەوەن ئەمە پرسیارە لە ڕووی ئەخلاقیەوە بۆیە سۆشیالیزم وەک خەونێکیش بێ دەبێت تۆ تەقەلای بۆ بی هیچ نەبێ ئەمە دەسەلمێنێک کە تۆ ئیمانت بۆ نییە لە ناو ئەو حەسارە بەس باوکەکە بیخوا بەس باوکە ژن بێنێ و هەموو کارگەر بن هەموو کارگەر بن یعنی هەموو کرێک کار بن هەموو ئیش بکەن ڕنج بدەن بۆ یەک کەس بخوات دوو کەس بۆیە ئەو قسەی تۆ کە لێرە ئیکەی ئایا من پرسیارەکەم سرودەکەی بڵێ سرودی زۆربەی سرودە شۆڕژێڕەکان باسی ڕنجدەران و هەژاران و برسیەکان ناکە باسی چینی ژێرەوە ناکە بەڵام لە دوای ڕاپەڕین چێ خواردی سوء پرسیاری منەوەی بۆیە من ئەو حەسارە ڕەمزی کەڵەگایی کەسێکە ناوی باوکە بەڵام لای من دەستەڵاتە تازە بازمان ڕاست باوکە زەبوونەکەی من نییە باوکی من وەکوتم باوکی تۆ قوربانیە بەڵام بەلای منەوە ئەم سیستمە ئەخلاقیە باوشێک دروست دەکا و لە هەمان کات ڕەوایەتی دە بە باوکە ئێمە لێ خوڕێ ئیتر بەرەو قەسابخانە لێمانە خوڕیان مێرگەشی سەوز ئەو ئازادە بەڵام لە 1990 باوکەکان بەرەو قەسابخانە لێتە خوڕن نەک بەرەو مێرگەشی سەوز ئەوەی کە تازەترین بیریار کە هیچ لەسەر سۆشیالیزم و ئامادەی گرنگی بۆ نەگەڕێنەوە ناو ئەدەب ئەگەڕێن و ناو ئەدەب ویستمەوە بڵێ دەکەین بە سیاست بەڵام گەرچی دابڕ نییە ویستم دابڕ نییە بەڵێ یەکێک لەو فەیلسوف و مفەکرانی کە ئێستا باسی ئامادەگی و گرنگی ئامادەگی سۆشیالیزمەکە ڕەنگە تۆ ئاگادار بیسلاڤۆی ژیژەکە کە لێرە لە کوردستانش خەریکای خوێنەری خۆی دروست دەکا ئەوانە پێشەوەی لە سیاست پەڕینەوە بەڵام بەگشتی کە ئەدەبی تۆ خوێنینەوە کەمتر ئەدەبێکی سیاسیە زیاتر کۆمەڵایەتیەوەی کە پێڵەن کۆمەڵایەتی یا سۆشیال زیاتر ئەوە هین ئامادەیی تیا هەیە خۆی کە بێوە ژنێک ئەمڕۆ معاشەکەی کەمە و ژنێکی ئەنفال یا کچێک ئایا قوتابیەک ئەمڕۆ لێ ئەدرێ لای من سیاسەتە قسەکردن لەسەروی لە پارچێک دوو عاشق لەلایەن پۆلیسەکەەوە دەرەکرێن لەبەرەی کەمێک لێکتری نزیک بوونەوە سیاسەتە خۆی مشکلەوەی شتێک نییە سیاست نەبێت سیاست ئەگەر ڕنگڕێژی ژیانی ئابووری و یا داڕشتنەوەی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی بێ کەواتە لەسەری سەرەوە سیاست حاکمیەتی ئێوە سەر هەموو پنتە کۆمەڵایەتی بۆیە بە قەنەعەتی من ئەگەر وا قسە بکەین ئەگەر یەکێک برسیە ممکن علاقی بە سیاستەوە نەبێت یەکێک زەبوون یەکێک غەمبارە ئەزانی ئەو کابرایە هایریش پۆڵەوە زانم چیرۆکەی زۆر سەیر و سەمەرەی هەیە یەکێک پێەکەنێ لەو ڕۆژەی مەلیک مردووە ئەی گرن ئەڵێ عیب شوورەی ناکەی لە پاشا مردووە خۆی پێکەنینی سیاستە پێکەنین سیاستە ئەڵێ با بە پاشا مردووە تۆ پێەکەنی ئەی بەنەسن 5 ساڵ دوای بەڕلایەکە نەچێتە جێزەریایەک لە خۆشیان پێەکەنێ ینی بورە ینی خەمجینە بێت دوای 7 ساڵ سزن بەس دەچێتە ژێزەریایەک ئەگری ئەو ڕۆژە هەموو عالم ئاهەنگکەن گوایە شۆڕژ حاکمیت شتێکی دەستکەوتەی گەورەی بە دەستکەوتەوە چۆنە کووە غەمباری لەو گوێزەریایە ئەڵێ با بە 7 ساڵ لەسەر پێکەنینێک گیرا ئێستا من غەمبارم ئەو هەموو جوانیم لە شیچوە ئەڵێن دەوەرەوە ژوورەوە چکە تۆ زۆر بێ تەربێتی خۆی پێکەنین و گریانیش سیاست ڕاست ئەکرێ ئەو ڕووداوێکی زۆر تازە کە ڕوویە لەو فترەیە کە زۆربەی کەناڵەکانی ڕاگەان باسییان کرد لە کاتی مردنی کیم ئیل جۆنگ بوو دیکتاتۆری هی کۆریای باکوور یەکێک لە ئەفسەرەکان یەکێک لەوە بزانام ئەفسەرێکی باڵا بڵین گەورە ئەوانش بوو نەگریا بوو بە هاوەن کوشتیان گوتی دەبێ مەرگەکەی بە هاوەن ئەکرێ بڵین پێگریان و پێ بە هەزاران ئەمە حەسارە کوریا حەسارێکی عەجیبە خەڵایەکی گەورەی یەک زەلام حکومەکە بە دەلیلی ئەوەی بە هەزاران پیاوی ئەستێرە بەشان چەپڵیان بۆ بڕیارە لێدا ڕاست یەک زەلامی نێرێکی تیان نەبوو مەیەکی تیان نەبوو بڵێ کاکە ئەمە ناکرێت ئەزانی کاتی 79 سەدام کاتە سەر حکوم وەزان 79 بوو کۆبوونەوە کەت لەبیرە 1000 جار لێ داوەتە لە دەست برادەرەکانی خۆی هەمووە کوژێ بەس ئەوانەی کە دانیشتون ئەوەی کەنعان مەکی ئەڵێ بێدەنجی دیکتاتۆر دروست دەکات
ئەگەر من و تۆ دژی نەوعک لە ملهوڕی و کەڵەگایی قسە نەکەین ئەزانی ڕۆژێک دێ کەڵەگایەک دەمان خوا بۆیە دەبێت ڕۆژێک کە بێت یەکێک گومام کە لە کەڵەگا ڕاست. ئەگەر بچینەوە سەر دنیای ئەدەبی تۆ یەکێک لەو ڕەهەندانی تری ئەدەبی تۆ کە لای من سەرنجڕاکێشە ئەوەیە کە ژن دەنگی ژن ئامادەی هەیە و بە ئاستێک تۆ ئەتوانیت تەقەموسی شخصیەتە ژنەکانی خۆت بکەیت ئەمە بۆ ئەوەندێک کەس جێگای پرسیارە کە یعنی ئەم تەقەموسە بۆ نمونە لە کۆتا ڕۆمانە پاڵەوانی ژنێک بەسەر منارەوە سەرەکەین ژنێکە زۆر جوان نتوانانی تەقەموسیمانەکەی ئەمە ژوای کردووە کە ئەدەبی تۆکێک بێت لە ئەدەبی تۆکێکە لە ئەو ئەدەبە خوێندراوانەی کە لای ڕەگەزی مێنێ لە کوردستانە و نیشی کە من پرسیارە بکردووە یعنی مینەکان زۆر حەزیان بە ئەدەبی تۆ هەیە و فانێکی زۆر تەیە لە ئەنگلێک و هۆگرێکی زۆر تێ لەناو ڕەگەزی مینە ئەم تەقەموسکردنە چۆن ئەدی بتوانێت تەقەموس بکە خۆی سیر نییە لەبەرەوەی من لە گەڕێکی جارەکەیت کە لە حەڵقەی یەکەم باسم کرد من هەمیشە خۆم دادەنووسان وەکو سیخوڕ هەمیشە ئاستەمە کرد پیاوەکان بە دەنجی بەرز قسەکەن و لە دیوەخانە و چایخانە و ئەو شوێنانەی مزگەوتە پیاو لێی کۆدەبنەوە پیاو هەمیشە قساکە دەنجی نێرە و دلێرە و قساکە بەس کاتێک ژنم ببینی بەردەوام بە چرپە قسەیان نەکرد یا زۆر کلۆڵانە یا زۆر زەبوونانە یا ئاسان بوو ژنان بگرین یا کۆمەڵێک چرپە و نهێنیان هەبوو کە من مناڵ بووم دوایی هێدی لەگەڵ باڵقبوونە تێگەیشتم ئەمانەن هەمووی نهێنی کوشندن بەس قسە ناکرد بە سەداها ژنم بینی بە درێژایی ژیانم کە لە بەردەم باوکەکان و براکان و مێردەکانیان کەڕوڵاڵ بوون ژنێکی زۆری خامۆشم بینی لە ژیانم و ژن یەکێ دەڵێ ژنە بە جێی مەکە یا ژنە گوێی لێ بگرە بەس بە قسەی مەکە یا کورە دێڵ ئەوە مناڵ و دەزانی دوو کارکتەر هەن زۆر دوو بوونەوە هەن زۆر زەبوونن زۆر پراوێز خراون ئەویش جارەکەیت کەش وتم دووبارە دێکەمەوە دووبارە ژن و مناڵ دەڵێ مناڵ قسە لە شێت و وەرگرەیە مناڵ ئەمە ڕاستە بەڵام لە ئەساسدا مناڵ کەسێکی زۆر دەماخز و جێلۆکە و هیچ نییە ژنیش کەم ڕوانینە هەتا مەسەلەن زۆر جار ناقیساتی عقلی و دینی پێدەوترێ زعیفەی پێدەوترێ یعنی من مەسەلەن خەسووی خۆم بگرە بە درێژایی ژیان تلاوەتەوە بەدەست نێرینە لە مێردی کە زۆر بە تەمەنیش ساوا جیابێتەوە بەردەوام ئەڵێ خوا کوڕت بداتێ کە قسەی لەگە ناکەن ژنان ئەڵێم باشە تۆ لە نێرینەکان چیت ئیستفادە کردووە باجی بەردەوام دوعای ژنەکە ئەوەیە کە نێرینەوە یعنی ئەو گەرچی چەساوی دەستی نێرینە بۆ لە مێرد تا دەگا بە پیاوەکانی چواردەوری بەڵام لەگەڵەوەشدا واروە هەموو ژنەکان تەسەوریان هەیە و بیریش نەچێ نێرینە هەمیشە ڕەمزی هێز و دەستەڵات و تەوانایە بۆیە من بەڕاستی دەتوانم بڵێم جاسوسانە یا سیخوڕانە یا هەمیشە لە پەنا دیوار جۆم لە ژنان گرتووە و بەردەوام دایکم دەگریا دایکم چەند مناڵی بوو دوای مندا منیان زەمی نۆبەرە بوو هەر نۆی دەگریا کە لایلایە بۆ کردن عجیب ئەم لایلایە غەمجینە چییە ئەو ژنایکە زۆربەی ژنانیت کەش لایلایە کە بێشکیان نەژن لە شەستەکان کە من لە یادمە لە هەفتاکان هەردەگریان نازانم ئێستا دایکی کەمێک ئاسوودەتر پیا بووە بەڵام قسەم لەسەرەوەی بەردەوام قسەکەی تۆیە وەباری دەرونیش تۆ کە دەروون زانی دەخوێنیتەوە بەشێک یارمەتی دەردەبێت کە ڕۆحی ژن بناسی ئایا ئێمە لە چێوە ژن دەناسین ئەو جنسەیە کە لە ئێمە دوورە بیر نەچێ ئەمن بە درێژایی ژیان لە ژن دوور بووم کە چوومە زانکۆی بەغدا بۆ یەکەم جار بوو لە پۆلێک دانیشم کە کچیتیایە و نەو 4 ساڵە بە شەرمەنی بەڕێم کرد بە ترسنۆکی بەڕێم کرد و ئاین پەروەەر بووم بە حرامیش مەزانی سەیری وەکو یوسف پێغەمبەر ئەمی زوا مام لەوێ کە پاچیز بم پاچیزە ینی پاک بم لە گەبرادرمە بوو نەزەرمان نەدەکرد بە سێمانگ تەمرینمان کرد سەیری کچ نەکەی و من زانکۆم ڕەت کرد بەوەی کچ ببینم ئەمەش نوکتەی خۆش پرسیارەکەوێت تۆ لە مەڵبەندێکی ژنیتیانە بەس تۆ ئەوەنە ڕوحیەن هەز دەکەی ژنەکە لەباری بەڕای من هەموو نووسەرێک ئەبێت دەروون ناس بێ بەر لەوەی کتێبی دەروون ناسی بکەنێتەوە دۆستۆڤسکی بەخۆی دەروون ناس بووە بەبێەوەی عالمی دەروون ناسی بێ بۆی دەبینی فرۆید قەرزی لەکە کافکا دەروون ناز بووە کەم نووسری دنیای بلیمەت هەیە دیارە من خۆزگە دەخوازم وەکوڵی بە تۆزی ئەوان بگەیت بەڵام من هەست دەکەم ڕۆحی خۆت خوێندنەوەی خۆت ئینسان ئەگەر ئەو هێزە ڕۆحیانی نەکوژرێ لە مناڵیەوە دەتوانێت کەمێک هێزی خوێندنەوەی بەرامبەری هەبێ و ئاسانیشە ژنی ئێمە بناسیت لەبەرەوەی بەردەوام تۆ چواردەورد ژنی زەبوون و کلۆڵە بەڵام من دێمە سەر ژنێک بە سەمنارەوە ژنێکم هەیە بۆ یەکەم جار ئەڵێ نەخێر
بە پیاوەکان ئەڵێ نەخێر ئەمەشانی پێشترە ژنی خامۆش هەمووی دایکی کلۆڵ زەبوون لە پشت پەنجەرە و دەرگاوەستاون ئەم تەتەورە چیکە ڕەبتە بە تەتەوری کۆمەڵاتی ئێمەوەیە ئەو گەشە سندنی کە لە کوردستان هەیە تا ئەندازێک ژن ئەکرێ بڵین دەمی کراوەتەوە توانای قسەکردیان هەیە ناڕازی بوونیان هەیە ینی هیچ درۆی تێدا نییە بە بەراورد لەگە شەستەکان و پەنجاکان کە من مناڵ و گەنج بووم زۆر ئێستا زۆر ئازاد ئافرەت هەیە ژمارەیەک ناتوانانی بڵێ گەلێک زۆرە بەڵام دەتوانی بڵێ ژمارەی بەرچاو ژن هەیە کچ هەیە کە دەڵێ نەخێر و خاوەنی کەسایەتی خۆیەتی دەڕۆن سەفەر دەکەن وا هەندێکیان لە ئەوروپا دەخوێنن بە تایبەتی ئەو ژنە کوردانی کە بەختیان هەبوو هەڵاتن بۆ ئەوروپا من وایە ناودنێم چکە لەوێ هەستیان کردنیا چ باسە لەو قەڵایە دەرچوون لەو حەساری کوردستان دەرچوون ئەجیناوەچی تر بە قەنەعەتی من بە معنای بە یەکێک وابزانێ باسی بەهەش دەکەم بەڵام بێگومان لەوێ دەتوانی خاوەنی خۆت بی مەسە من ژنە کرمانجی خۆمە ناسم ئی دەشتێ و لێر مێردەکەی تەلاقداوە لە بڕی کابرایکی خراپە ئەڵێ بۆ دەڵێ کاکە لە هەولێر نەمدەوێرە تەلاقی بم بەس لە سوید بۆ تەلاقی نەدەمەوە کەڵەگایە بەسەر مۆچل ساڵە بۆیە خۆی لە سوید ماوەتەوە مێردەکەی لێرە هاتۆ سیاست دەکات حکوومەت بەڕێوە یەکێک ئەکرێت چەمکێک لە ڕۆشنبیری خۆشەویست ڕێوارسوێلی و قەرزکەم بەوەی کە باز لە ڕەهەندی مینەی پیاوەکە یەکێک لە چەمکانی جوانە بۆ من ئەو بازەوە کاکە مینەکانی ڕەهەندی نێرینە سالاریان هەیە ئێستا بۆ نمونە ئەکرێ من نەدەجار کە سەیری ژنێکی وەکو مەرگێت تا چەرەکەم کە پێڵەن ژنە ئاسنینە ئەیتان سۆچی لەرگۆزیرانی زۆر لە فێمینیستەکان نەقدیان لە تاچەرێ ئەسڵڵێن ژنێکە مین پیاەکە لە بەرگیژنا بەنەچێ پیاوەکان ناوی دەنێن ژنی سەر ئاسنی بڵێ ئەو ناوە نێرینەیە سەر ئاسنی یعنی کە لە ڕقوەک پیا و مهم ئازا ئەگەر هین پارادۆکسێ وەرگین لە بەرامبەر پیاوێکێکمان دێلا هەیە کە بڵین تاچەر زۆری زعاج بۆ پێی وەکێکیش بۆلوانەی کە زۆر دژی بەڕۆحەتێکی مینەوەی نەکەن هەست دەکەم تۆش ئەو ڕەهەندە مینەیە هەم لە شخصێت و هەم لە ئەدەبیشتا بە ئەندازێکی زۆر ئامادەی هەیە کەمە جۆرێک بە زۆرێک لە ئەی بە و جۆرێک لە ناسکیزانی خۆی ناسشی نییە بەعکسەوە تۆ ناتوانانی داهێنان بکە ئەگەر بەشێکی مینە تێدا زاڵ نەبێ مینە لەبەرەوەی مناڵی دەبێت شیر دەدا ڕۆحەشی ئاشتیاوانی هیچ دایکێک نییە چەندە شەڕژێر بێ حەز بکە کوڕەکەی بمرێ لە جەنگ ئەمە درۆیەکی زۆر گەورەیە دایکان پێیان خۆشە کوڕەکانیان لە پێناو نیشتیمان تێدا بچن لە ژێرەوە ئەگری باشی ژەگری بەڵام ژنیش هەیە پێی دەوترێت شێرە ژن من کەمێک گومانم لەم شێرە ژن و ئەوانە هەیە لەبەرەوەی ئەساسن شێرش نەقرس کراوە لە پیاو سفەتێکی پیاوانەیە خەزڵەتێکی پیاوانەیە بە دیدی من هەموو مێیەکیش نێرێکتیە ئەگەر قسە لەسەر بایۆلۆجیا بکەین فەسلەجیەن هۆرمۆناتی هەموو هۆرمۆناتی مینە لە تۆدا هەیە ئاگادار بە لە ناو ژنیشدا کۆمەڵی هۆرمۆناتی زیکوری یا نێرینەی هەیە بۆیە هیچ سیر نییە خوێنی ئێمە تێکەڵە ئاگادار بە بەڵام سیفاتی زاڵ نێرینە لە من و تۆ زاڵە لە ئافرەتێک وا لەوێ سەیرمانەکە ئەم خەسڵەتانە لە باری جەستایی وەزاڵ لە دیراسە کۆمەڵناسی و دەروونناسیەکانە شتێکە شفرا بۆی کە ژنان خەڵکانێکی مسالیم ئەوەن بەڵام کە تون و تیژ بن هەموو سنوورێک تێپەڕێن بێگومان لەسەرەوە من وای دەبێت ئەمەش زاڵبوونی لایەنە نێرینەیەکەی ئەمێ لێک کەوانە شتێک هەمیشە ژنەکان گەر لە کۆمەلگایەکی نێرینە سالاری پیا و سالاری پڕ لە زەبر و زەنگ و توندتیژی گەورە بن ئەوان کۆمەڵی ڕۆحی نێرینەوەرگن لەبەرەوەی من بە درێژایی 33 ساڵ گەڕانم ئەو ژنە دڕەقانەی وەک مامۆستا دیم کەمتر نەبوون لەو پیاوانەی دڕەقن ئەوانەی زەبر و زەنگن و دەست دەوەشێنن و ئازاری مناڵەکانە دەن کوڕکچەکان ژمارەی ژنەکان کەمتر نەبوو لە پیاوەکان لەبەرچی لەبەرەوەی ژنەکە لە هەمان کەڵچەر گەورە بووە کە بڕوای بە زەبر و زەنگ و چاوسورکردنەوە و ترساندنی مناڵەکان و شەرمنکردنیان و کوشتنی ڕۆحیان بۆیە لای ژنەکانیش ڕەوایە توانین بڵێن ڕۆحی پیا و دۆنادۆن بووە دەق لەبەرەوەی ژن و پیا و ئەگەری ئەویان زۆرە گە لە کەڵچەرێکی پڕ لە دوتیژی گەورە بوون لە فەزایەک لە کۆمەلگایەک مەحاڵە ئەوانیش بەدەربن بۆیە هەر دایچێک گەر شەپازلەی زۆر دیبێ بەدەست دایچیەوە مەحاڵە بتوانێت شەپازلە لە کچ و کوڕەکانی خۆی نەدا درۆیەکی زۆر گەورەیە هەرچەند هەموو کتێبەکانی پەروەردەش بخوێنێتەوە بەڵام ئەم ڕۆحە ئاشتیاوانە دەبێ بیسەلمێنین ژن هێشتا قاچێکی وا لە ناو سروشتە کە دەڵێم قاچێکی لە ناو سروشتە لە حەڵقەکانی تر دەبێ بیرم بخەیتەوە تا قسەی لەسە بکەم واتە ڕۆحی ئاشتیوانی بە هەر کلۆزێک بێ لای ژن زۆر زۆر زاڵترە تۆخترە گەرمترە ڕاستە بەڕێزان ئەمە تا ئێرە بەسە بۆ ئەڵلقەی دووەم لە ئەڵلقەکانی ترا لە ئەڵلقەی کۆتاییهی چاپێکۆنتەکەمانە باس لە
کۆمەڵەیە دیاردەوە هەروە کۆمەڵەیە تێبینی تر لەسەر ئەدەب و ڕۆشنبیری بەڕێز و خۆشەویست مامۆستا شێرزاد حەسەن ئەوە سێن و قسەی لەسەرکەی تا ئەو کاتە بەخواتان ئەسپێرم هیوادارم خەریکی خوێندنەوەی کتێبی باش وەگەر بشگونجێ خەریکی خوێندنەوەی کۆڕۆمان و کۆچیرۆکەکانی مامۆستا شێرزاد بن کە زۆر ممتع و زۆر چێژبەخشن تا ئەو کاتە بەخواتان ئەسپێرم.